ئەمریکا و ئیسرائیل حەزەکەمەوە بزانم یعنی بە دیاریکراوی چیان بەکارهێنا لە هێرشەکەدا لە موشک لە فڕۆکە چی جۆرێکیان بەکارهێنا؟ هەروەکو بە جەنابتم وتی ینی لە ئەوە ڕۆژەوە وتم لە بەرنامەی پێشووی وتم موشک بەکاردێنێتن وفعلا لە دەر بۆ سەرەتا باڵێ موشکی بەکارهێنا ئەوانەی لە تارانیدا بەڵێ موشک تۆماهۆک بوو لە دەریاوە تێیگرت تۆماهۆک کروز ئەمانە موشکانە موشکی زیرەکن نزمەفڕن بەرز نییە و هەتاکو تکنۆلۆژیای تازەی تێ ینی هەتاکو فلێریش بەکاردێنێتن ئەگەر بتوێت لێدەی بیخیتە خوارەوە فلێریشە و تۆپە ئاگرانەیە کە ئیبینی لە پشت فڕۆکەوە فرەیەداتن بۆی موشکەکان چۆر بکاتن ئەنجا دوای ئەوە بە فڕۆکە دەسی پێ کرد جۆری فڕۆکەکان بە زۆری لە جۆری F-35 دیار نییە ئەگەر F-22 ڕابتەر بەشداری کردبێ چونکە F-22 ڕابتەر لە جەزیرەی گریک لە یۆناان 12 دانەی لە یۆنانە داگرت پێرێ لە بەریتانیاوە هات چووە ئەوێنانە و مەجموعەیەکیشی هەیە دیار نییە ژمارەکەی چەنەکە لە ئیسرائیل لە یۆنانەیە ئیترایە 22 ڕابتەر بەشدار بوو یان تەنها بەس F-35 لایتنگ بوو ئەوە مؤکد F-35 لایتنگ بەشداری ئەو شەڕە بوو هەموو شەکانەی بەکاریشی هێنا هەمووی BVR بوو بیۆند ڤیژوەل ڕێنج ینی لە دەرەوەی بینینە نێزیک نابێتەوە لە دووری 300 کیلۆمەترەوە تێیەگرێتن